ئەمڕۆ لە چوارەمین کۆنفرانسی نەخۆشیەکانی هەرس و جگەرین. من لە ئێستاە دکتۆر سەرکەوت ڕەوفم لەگەڵایە کە پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناو بینە. ئەو چاوپێکەوتنە کە لەگەڵێکن باسی کۆنفرانسەکە و هەندێک وردەکاری ترمان پێڕێ. دکتۆربانی باش بەخێر بێت. باش کاکتۆژیان زۆر سپاس بەڕێزیت هەر سپاس بۆ بەڕێزت. پێم بڵێ ئەم کۆنفرانسە هەندێک وردەکاری چۆن ڕێکخرا و مەبەست لێ چییە؟ بەڵێ ئەمڕۆ کۆنفرانسی چوارەمی کۆنفرانسی کۆمەڵەی نەخۆشەکانی کۆندام و هەرس و جگەر و هەناوبینی کوردستانیە کە بە خۆشحاڵی ئەم کۆنفرانسە بە هەماهەنگی ڕێکخراوە لەگەڵ کۆمەڵی هەرس و جگەری عێراقی و زانکۆی پزیشکی سلێمانی و هەولێر و دهۆک و هەروەها بە هەمانگی لەگەڵ کۆمەڵی نەخۆشەکانی کۆندامی هەرس و جگەری عێراقی بە میوانداریکردنی کۆمەڵێک دکتۆری زۆر ناودار زۆر پسپۆڕ لە بوارەکەیە لە دەرەوەی وڵاتی وەکو ئەردەن، ئێران، میسر، باشووری عێراق بۆ بەرەوپێشوونی کۆمەڵەکەمان. باشە ئەگەر وردەکاری زیاتر بێ ببینەران ئەم کۆنفرانسانە گرنگجێکی لە چیایە؟ ئایا توێژینەوەیە یاخود تەنها ڕاگۆڕینەوە؟ خۆت ئەزانی کۆمەڵی هەرس و جگەری کوردستانی کۆمەڵێکی زۆر پێشکەوتووە یەکێکە لە سنتەرە پێشکەوتەکان بە تایبەتی سنتەری سلێمانی. ئێمە محاولەمان کردووە لەم سنتەرەیە کۆمەڵێک بابەتی زۆر تازە لە بوارەکە باس بکەین و کۆمەڵێک چارەسەر و دەستنیشانکردنی زۆر نوێ باسکەین بۆ هەندێک لە زۆری نەخۆشی هەرس و جگەر لەوانە مەسەلەن ئەو کەسانی کە شێرپەنجەی جگەریان هەیە بۆ پلاندانان و بەرنامەدانان بۆ کردنەوەی سنتەرێکی پێشکەوتووی چاندنی جگەر زەرعی جگەر بە بەشدارکردنی ئەوان وە کۆمەڵێک تەکنیکی تازە لە هەناوبینی نازۆر بۆ لابردون دەستنیشانکردنی شێرپەنجەکانی پێشوەختی کۆندامی هەرس بە تایبەتی لە کۆڵۆن و لە گەدە و لە سوورێنچکدا کە پێش کە بۆ یەکەم جارە لە عێراقا ئەم جۆرە چارەسەرە بەکاربێت خۆشبەختانە لە سلێمانی ئەم جۆرە چارەسەرە بەکاردێت. هەروەها کۆمەڵێک چارەسەری تازە بە نەخۆشەکانی تەقڕوحاتی کۆڵۆن، نەخۆشی درێژخایەنەکانی پەنکریاس و جگەر و سوورێنچک و سەرجەم بەشەکانی کۆندامی هەرس و جگەر. زۆر باشە توانێت هەندێک لەو وردەکاریانەمان پێ بڵێ ئەو تەکنیکە نوێیانە یاخود ئەو چارەسەرە نوێیانە چین کە لێرە باسەکرێن؟ خۆت ئەزانی پێشتر شێرپەنجەکانی کۆندامی هەرس و جگەر لە زۆربەی کاتی دەستنیشانکردنیان قۆناغێکی زۆر پێشکەوتیان تێپەڕاندە بوو نەخۆش زۆر نەیەتوانی سوود لە چارەسەرەکان بێنن. بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە لە ڕێگەی نازۆڕەوە ئەتوانین ئەگەر شێرپەنجەیەک بیدایەتی بێ ئەوەی نەخۆشەکە بکەینەوە عملیاتی بین و بخێنە بەنجی ئام هەر بە نازور نەخۆشەکەی بۆ چارەسەرکەین و گریەکە لابەرین و بەبی ئەوەی کە هیچ تەقەڵە بکەیتە جسمی نەخۆشەکە و نەخۆشەکە لە ڕۆژی دوایەوە هەڵەسێتەوە چێتەوە ماڵەوە کە ئەمە تەکنیکی تازەیە کە پێڵەن ESD بۆ پۆیم بۆ جۆرە نەخۆشیەکە لە سوورێنچکا پێڵەن ئەکەلەیژە کە لە هەموو عالەمە ئەمە شتێکی تازەیە. خۆشبەختانەیە ئەمە لە ئەم جۆرە چارەسەرەمان بەردەستە و لە پلانی ئەوەیان کە ئەم جۆرە چارەسەرە بەرەو پێش بەرین و کۆمەڵێک توێژینەوەی زۆر زانستی تازەمان پێشکەش کردووە لەم کۆنفرانسەکە بۆ یەکەم جارە خۆشبەختانە و لە پلانی ئەوان کە ئینشاڵڵا بەرەو پێشتریشی بەرین. بەڵێ دکتۆرە کۆبینم بەشێک لەوانەیە کە بەشدارن دکتۆری هەناوین و بەشێکی دیکەیان دکتۆری نەشتەرگەرین. ئەم هەمانگیە واکات کە بەرەو پێشتوونی زیاتر لە نەخۆشەکانی و لە چارەسەری نەخۆشەکانی کۆندامی هەرس و جگەر هەبێت ئەم هەمانگی کە لێرە هەیە لەم کۆنفرانسە لە دەریشەوە لە کاری فعالیار هەیە؟ بەتەکید زۆر ڕاستە. خۆ دەزانی نەخۆشەکانی کۆندامی هەرس و جگەر زۆر فراوانن پێویستی بە ئیشکردنی پێکەوەی هەیە پێویستی بە تیموەرکەیە مەسەلەنانی لە چاندنی جگەرە زەرعی جگەرە تۆ پێویست بە دکتۆری نەشتەرگەری ئەبێ پێویست بە دکتۆری هەرس و جگەر ئەبێ پێویست بە دکتۆری ئەشیعە و شێرپەنجە ئەبێ پێویست بە دکتۆری مناڵان ئەبێ و پێویست بە دکتۆری خانەزانی و شانەزانی ئەبێ. بۆیە خۆی جۆری نەخۆشەکانی کۆندامی هەرس و جگەر پێویستی بەو هەماهەنگی هەیە. بەدەر لەوەش دکتۆرەکانی تریش بە هەمان شێوە سوودی لێ ئەبێنن. خۆ دەزانێت دکتۆری هەناوی یاخود دکتۆری نەشتەرگەری ڕەنگ بێت لە کلینیکی خۆی یا لە ژیانی ڕۆژانەی خۆی لە خستەخانەکانان لەم جۆرە نەخۆشانە بێنە لایەن لەبەرەوە زۆر پێویستە چاوکراوە بن ئاگداری بەرەو پێشوونە تازاکانی زانستی ئەم بوارە بن لە بواری دەستنیشانکردنی نەخۆشیەکە و چارەسەریشە. زۆر باشە. دکتۆر چ وردەکارێکی حەزکێ بە بینەرانی بڵێ لەم کۆنفرانسەیە چه ئاماژەیەک هەیە کە پێویستکە خەڵک بەگشتی بیزانێت؟ ئێمە ئەوەی کە لە پلانمانە هەیە بەڕاستی دووسێ خاڵە. یەکەم ئەمانەوە
کۆمەڵەکەمان کێنە کۆمەڵەیەکی زۆر تایبەت لە ناوچەکە و لە دەرەوەی ناوچەکەش لە وەتانی عەرەبیشە و هەتا لە دنیاشە بە بەروپێشبردننی سنتەرەکە لەوانە ئەمانەوە دیشەڵڵا لە شاری سلێمانیا سنتەرێکی زۆر زۆر پێشکەوتوی چاندنی جگەرواتە زەرعی جگەر دروست بین بە کۆمەڵە تەکنیک و بە کۆمەڵە ینی ئەمەری زۆر تایبەت و پزیشکی ناودار و ئەمانەوێت ئەو تەکنیکی کە پێشتر باسم کرد بۆ لابردنی شێرپەنجەکانی کۆندامی هەرسوزگەر بە هەناوبینی کە ئەمە ڕێگەیەکی زۆر زۆر تازای لە شاری سلێمانی زیاتر بەرەو پێش بەرین و ئەمانەوێت پەیوەندیەکی زۆر تند و تۆڵ لەگەڵ وڵاتانی چواردەوری خۆمان دروستکەین هەتا خوێندکارانمان و پزیشکانمان بتوانن زیاتر تڕینین و ڕاهێنانی زیاتر بکەن لە بوارەکەیە. چیتان کردوە بۆ بواری هەرسوجگەری مناڵان؟ لە ڕاستیە بواری هەرسوجگەری مناڵان بوارێکی جیایە، بەڵام خۆشبەختانە پزیشکانی ئەو بوارە لەکردنەوەی کۆمەڵەکەیان لەکردنەوەی خوێندنان، ینی خۆشبەختانە ئەو دکتۆرانی ئەو بوارە توانیانە کۆمەڵێک پزیشکی تازە وەرگرن لەو بوارەیە بۆ خوێندنی دکتۆرا هەم لە کوردستان و هەم لە عراقیش و پەیوەندیکی تون و تۆڵان لەگەڵ ئێمە هەیە و بەردەوام هاوکاری یەکتریەکەین. زۆر باشە دکتۆر، ئێستا لەم کۆنفرانسا بین کە هەماهەنگێکی باشێ لە نێوان پزیشکانی هەموو شارەکانە. ئایا بەدەر لەمە لە ژیانی ڕۆژانە ئێوە ئەم هەماهەنگێتان هەر هەیە واتە ڕاگۆڕینەوەتان هەیە ڕۆژانە هەفتانە لە ڕێی تەکنەلۆژیاوە کە بەڕێزت نەخۆشێکت هەبێ ڕای دکتۆرێشتر لە شارێشتر وەرگریت شتی لەم بابەتە کرێ؟ پرسیارێکی زۆر زۆر بەجێ ئەتوانم پێت بڵێم کۆندامی با بڵێن سنتەری کۆندامی هەرسوجگەر یەکێکە لەو سنتەرانی بەردەوام لە هەفتەیەکە 4 بۆ 5 محازەڕەمانەیە ئۆنلاین و بە بینینیش لە خستەخانەکانە ئاڵوگۆڕی بیر و بۆچوونی خۆمانەکەن دەربارەی هەندێک نەخۆشی دەربارەی هەندێک جۆری چارەسەر تەنانەت ینی محازەڕاتمان هەیە ڕاستە خۆدانیشن هەرچی دکتۆری پزیشکی پسپۆڕی هەرسوجگەری عراق هەیە مناقەشەی تیاکەین لەبەر زۆر پەیوەندیەکانە زۆر زۆر بەقوترە گەڵیانە توانین بڵێن تاکە سنتەرین کە ئابە و شێوەیە پەیوەندیکی تون و تۆمان لەگەڵ شارەکانی تری عراق و وڵاتانی دەرەوەشەیە. زۆر باشە. بواری هەرسوجگەر و نەشتەگەری هەرسوجگەریش لە شاری سلێمانی بەراورد بە شارەکانی تر تا چەند جێ دڵخۆشیە لە ئاستێکی پێویستە وەکوی کە بەڕێزە دەیبینیت؟ وەکو خۆت ئەزانی کاک دکتۆر سنتەری هەرسوجگەری سلێمانی تەنها سنتەر بوو لە کوردستانە دامەزرا و خۆشبەختانە کۆمەڵێک پزیشکی زۆر تایبەتی پێگەیاند لە شارەکانی بۆ شارەکانی هەولێر و دوهۆک و کەرکووک و جنوبی عراقیش ئێستا زۆر دکتۆرمانەیە زۆر ناودارن لە جنوب کە لەلایەمە تڕینین و ڕاهێنانان کرد و خۆشبەختانە لەسەر دەستی ئێمە لای ئێمە کەرم خۆشم یەکێکم لەوانە بەڕاستی و بەردەوامیش خوێندکاری تازە وەرەگیرێ، بەڵام خۆ دەزانی بەهۆی ئەو بارودۆخە دارایی و ئابوورێکی عراقی تێکەوتووە ڕۆکو چۆن تەسیری کرد سەر هەموو بەشەکانی تر بە شێوە لە شێوەکان تەسیریشی تێکردو، بەڵام ئێمە هەر نەمانێشتەوە بە پێی توانای خۆمان ویستومانە سنتەرەکەمان بەرەو پێش بوون هەم لە ڕووی زانستی بەشەکەەوە هەم لە ڕووی پێگەیاندنی کۆمەڵێک پسپۆڕی تایبەت هەم لە ڕووی پەیوەندیکی تون و تۆ لەگەڵ چواردەورا و بەردەوام لەبەرەوە پێشوونین لەخوا بەزیێ. دکتۆر با پرسیارێکی واقعی بکەین. زۆر جار لە کتێبەکانە هەندێک بابەت هەندێک وردەکاری هەیە کە ڕەنگە لە ژیانی ڕۆژانەیە وەکو پێویست لە نەخۆشخانە و لە کلینیکەکان نەتوانرێ بکرێت بە تایبەت لە هەندێک ناوچە ڕەنگە لە وڵاتی خۆمان کە وەکو پێویست هەندێک وردەکاری لەبەردەستدانە. لەم کۆنفرانسی کە بەڕێستان تیای ئامادەن ئەو بابەتانی باسەکرێت تا چەند ئەمەلین واتە و ڕێکارانی کە بۆ چارەسەرە نوێیەکان باسەکرێت تا چەند کرددارین و ئەکرێ لە نەخۆشخانەکانە بەگشتی ئەنجام بدرێت و تەنگژە دروست نەبێت لە کاتی چارەسەرەکانە. خۆی لە ڕاستیە ئێمە لەم کۆنفرانسیا زیاتر ویستومانە ئاماژە و سەرش بخێنە سەر ئەو بەروپێشتمانەی کە لە بوارەکە هەیە نەک زیاتر بابەتی نەزەریات باسکەین بۆی کە زۆرترینی ئەو ئەندامانەی کە لێرە یەنە ئێرە سوود ببینن و بەرچاوڕۆشن من لە پێشکەوتنەکانە و زیاتر باسمان لەو بابەتانە کردووە کە تازەن لە بوارەکە و لە شاری سلێمانی بە تایبەت و لە شارەکانی تری کوردستانیش بوونیان هەیە و لە گرنگترینە ئەو دوو خاڵە بکە باسم کرد دروستکردنی سنتەرێکی پێشکەوتوی چاندنی جگەر و دروستکردنی سنتەرێکی زۆر پێشکەوتوو بۆ لابردنی گرەی شێرپەنجەی کۆندامی هەرسوجگەری سەرەتایی بە نازۆر کە ئەم دووبارە زۆر دوو بابەتی زۆر گرنگ بە شارەکەی خۆمان کە پێشتر بوونیان نەبووە. زاتۆ دوو کەوتونەوە لە بابەتە
تیۆریەکان بۆ ئەوی کە بۆرینگ نەبێ و چادۆ پێیز ئاژ نەبێت شتێک بێت کە پراکتیکەڵ بێ زۆرتر. دکتۆر زۆر جار باسی هەناوبینیە کرێ بە تایبەت بۆ کۆڵۆن. تۆ ئامۆژگاریت چییە بۆ خەڵک؟ ئایا لەسەر ساخی لە چ تەمەنێکە ئەم هەناوبینی بکەن؟ هەناوبینی کۆڵۆن تەنازوری کۆڵۆن ئەگەر هەر کەسێک تەمەنی سەر و 45 ساڵ بێ ئەگەر هیچ نیشانەیەکی نەبێت ئەبێ سکرین کۆڵۆنسکۆپی بکە واتە نازوری کۆڵۆنەکە بۆ دەستنیشانکردنی پێشوەختەی شەرپەنجەی کۆڵۆن یاخود لابردنی هەر گرەیەکی زەیە هەر پۆلیپێک هەر وەرەمێک کە مەجاری لابردنی هەبێت. ئەمە لەو کەسانێکی هیچ نیشانەیشان لەوانەی کە مثلا ئازاری ناوسکیان هەیە خوێندانن لە ڕێگەی کۆمەوە کێشان لە پڕدا بەزە بەبێەوە خواردنیان بۆ ناخورێ تووشی کەم خوێنی ئەبن تووشی ڕشانەوە بن و کۆمەڵی نیشانی ترە ئەمانە ڕاستەوخۆ بێ بەڕاستی هەستن بەکردنی ئەنجامدانی نازوری کۆڵۆن بۆی چارەسەری پێویست وەرگرن و یەکێکتر لە بابەتە مهمەکان ئەوەیە کە زۆر گرنگە بۆ کوردستانی خۆمان کە پرۆگرامی سکرین کۆڵۆنسکۆپیمان هەبێ واتە بکرێت بە منهەج هەموو کەسێک لەسەر 45 ساڵەوە نازوری کۆڵۆنی لەسەر ئیجباری بکرێت و لە ڕێگەی حکوومەتەوە با بڵێن پاڵپشتی بکرێت کە بتوانێت هەناوبینی ئەنجام بات بۆ بابەتی کە باس باشە. واتە دکتۆر ئەم بابەتە ئەوەندە گرنگە ئەوەندە بڵاوە کە بکرێتە حاڵەتێک کە وەکو بڵێن نوعێک لە ئیجباری پێوە دیار بێ؟ یەکێکە لە پرسیارە هەرە گرنگەکان چونکە بۆ ئێمە بەلامانەوە گرنگە هەناوبینی پێشوەختەی کۆڵۆن کرێت بۆچی چونکە شەرپەنجەی کۆڵۆن خۆشبەختانە شەرپەنجێکە پێوترە پریڤانتەبڵ واتە ئەتوانی لە سەرەتاوە ڕێگری لێ بکەیت دروستیش بوو بە زووی چارەسەری بکەیت. یەکێک لە ڕێگای دەستنیشانکردن بەهێزترین بە قوترین ڕێگا بریتە لەو نازوورە. دووەم نیشانیانی ئێمە کە باسی نیشانانەی باسێکن وەکو خوێن بوونی خوێن لە پیسایی دابەزینی شێش و ئازار بۆ کەسێکە کە قۆناغێکی پێشکەوتوی شەرپەنجەکەی تەپەڕان بێ بۆ کەسێک نە لە بیداتێ بۆیە کە تۆڵی کەسێک سەر و 40 ساڵ یاخود 45 ساڵ بە بیکە بۆیە کە تووشی نەبێ بە ئاسانی شەرپەنجەکە کۆنتڕۆڵ ناکرێت لەو حاڵەتە. باشە بۆ نەخۆشیەکانی جگەر و پەنکریاز بەڕێز باسی ئەوەت کرد ڕەنگە ئەم نەخۆشیە زۆر نیشانێکی زۆر ڕوونی نەبێ ئەمە لە حاڵەتێکی لەو بابەتایە چی بکرێ ینی بەرچاوڕوونی چییە بۆ خەڵک؟ خۆی نەخۆش ئەوەی کە زۆر گرنگە شارەزا بێ بە نیشانەکانی نەخۆشیەکانی پەنکریاس و جگەر مەسەڵەن نیشانەکانی چەبوونی ئازارە ڕشانەوەیە زەردوویە خۆرانی پێستە گەشت دابەزینە نەمانی ئیشتای خواردنە دڵتەکەڵاتنەوە کۆمەڵی نیشانی تر بۆی لە کاتێک وا باشترە سەردانی پزیشکی پسپۆڕی بوارەکە بکە نەک پەنا بێتە کۆمەڵێک شوێنی تر وا باشترە پزیشکی هەنا یاخود پزیشکی هەر سوزگەری تایبەت سەردان بکات هەتا بتوانێت باشترین ڕێگا هەڵبژێرە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکەی و چارەسەرەکەشی لە هەمان کاتە. دکتۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ڕێنمایەکانت مێدی ساخ و سەلامەتی بۆ هەموو بینەرانی خۆشەویستەکەین و بۆ بەڕێزیش سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ تۆ کاکتۆر و زۆر سپاس بۆ کەناڵی کورساتی خۆشەویستیش دەست چاوت خۆش. بینەرانی خۆشەویست ئەوەی کە ئاماژەمان پێدا شێک بوو لە پزیشکانی پسپۆڕی و بواری هەرس و جگەر ئێستا میوانێکی خۆشەویستمان لەگەڵایە کە پزیشکی پسپۆڕی وردی هەرس و جگەر و هەناوبینی لە شاری خۆشەویستی هەولێرەوە هاتووە. دکتۆر سڵاوت لێبێ و خۆتمان پێ بناسن. سڵاو لە ئێوە لە بینەران بێ من دکتۆر محەممەد عومەر لەک پسپۆڕی وردی هەرس و جگەر لە شاری هەولێر. باشە دکتۆر بەخێراتی سەرچاوان پێمان بڵێ ئەم کۆنفرانسانە تا چەند جێی گرنگجین لە ڕۆزانستەکەیەوە؟ بەڵێ بێگومان وەکو زانراوە زانست بنەمای پێشکەوتنی هەموو وڵات و دام و دەستگایەکی با بڵێن ژێرخانی زانستی هەر کۆمەلگایەکە وەکو بواری پزیشکیش بە دەرنین ئێمە لەو بوارەیە و ئێمە لە ڕێی ئەم کۆنفرانسانەوە ئەتوانین زیاتر تێکەڵیمان هەبێ لەگەڵ خبراتی دەرەوەی وڵات و هەروەها زیاتر با بڵین لە ئاستی زانستی وڵاتانی جیان نزیک بینەوە و لەو ڕێوشەوە بتوانین ئێمە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. بۆ نمونە لەم پانێڵەی کە ڕابردووە کە پێش چەند کاتژمێرێ چەندین بابەت و تێزی گرنگ لە بواری چاندنی جگەر و نەخۆشیەکانی جگەر و نەخۆشیە درێژخایەنەکان و شێرپەنجەی جگەر کە باسکرا بۆ ئێمە هەندێشتی نوێتیا بوو کە لەوانەوە فێرەبین وەکو وڵاتی
مصر کە چەندین پرۆفیسۆر بەشداریان کردووە لەم کۆنفرانسەیە، وڵاتی ئێران، وڵاتانی تر کە ئەمانە خبرات ئەگوازێتەوە لای ئێمە و هەروەها ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە زیاتر دەوڵەمەند بین بە زانست و بتوانین لەو ڕێشەوە زانستی خۆمان دەوڵەمەند بکەین. زۆر باشە دکتۆر، پێشنیارت بۆ خەڵک چییە چۆن وا بکەن کە بەڕێستان بێگومان سوود لەم کۆنفرانسان نابێنن، بەڵام ئەو ئەبدەتانی لای بەڕێستانە چۆن ئەیگەێنن بە خەڵک؟ چ پێشنیارێکیان بۆکەن ئەو وردە کاری و زانیاریانەی کە هەتانە چۆن هەوڵێن کە لە ناو خەڵکە ئەنی وایان لێ بکەن بەرچاوڕوونی زیاتریان هەبێت؟ بەڵێ بێگومان ڕۆشنبیری تاک زۆر گرینگە بۆ پێشکەوتنی لایانی تەندروستی هاوڵاتیان و ڕۆشنبیری تاکش بێگومان لەلایەن کەسانی پسپۆڕەوە ئەبەخشرێ. بۆیە پێم باشە ئێمە وەکو پسپۆڕانی بواری پزیشکی هەستین بە کۆمەڵێ چالاکی و کامپین بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا دەربارەی ئەو نەخۆشیە باوانەی کە لە کۆمەلگایە هەیە. بۆ نمونە چۆن بتوانین خۆمان بپارێزین لە شێرپەنجەی قۆڵۆن، چۆن بتوانین خۆمان بپارێزین لە نەخۆشیەکانی جگەر، ئایا ئەو مەترسیانە چین کەوا ئەبنە هۆی توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکانی جگەر وەکو خواردنەوە کحولیەکان، جگەرە کێشان، کۆمەڵێ لەم بابەتانە. و هەروەها لەسەر تاکەکان پێویستە کە زیاتر گوێ لە کەسی شارەزا و پسپۆڕی ئەو بوارە بگرن کە دەیانەوێت زانیاریان لێوەی پیا ببێ، چونکە بەداخەوە ئێستا با بڵێن سەر لێ شێواوێکی یەکجار زۆر هەیە لە پێدانی زانیاری تەندروستی دروست، چونکە کۆمەڵی خەڵک لەوانەیە بە ناوی شارەزای پزیشکیەوەیان هەر بوارێکەوە زانیاری بدا کە دوور و نزیک لەوانەیە پەیوەندی ڕاستەوخۆ یاخۆت لە ڕاستیەوە دوور بن بۆ ئەو زانیارانەی کە دەبەخشرێن. لەبەر ئەوە من داوام بۆ هاوڵاتیان ئەوەیە کە لە کاتی بوونی هەر کێشەیەکە سەردانی کەسی پسپۆڕی تایبەتمەند بەو حاڵەتە بکەن و هەروەها لە کەسی پسپۆڕ و زانیاری وەربگرن و بۆ خۆشمان ئێمە لەوانەیە کەم تا زۆر کەم تەرخەمیشمان هەبێ لەو بوارەوە کە پێویستە ئێمە زیاتر تێکەڵ بە خەڵک و بچینە ناو خەڵکەوە، هەروەها لە ڕێی دروستکردنی کامپین و وەرکشۆپ و چەندین چالاکی میدیایی و چالاکی مەیدانی زیاتر کە بتوانین لەو ڕێیانەوە زانیاری دروست بە خەڵک بدەین. زۆر باشە دکتۆر محەممەد، سپاس بۆ بەڕێزت، دووبارە بە خێراتی لە شاری هەولێری خۆشەویستەوە بینەرانی خۆشەویست، ومێدمان ساخی و سەلامەتیە بۆ مولایەکتان.